بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان ئەم کاتتان باش بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەین سەبارەت بە بارودۆخی سیاسی کوردستان و ئەگەری هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و عێراق و ئەو هاوپەیمانەتەی پێک هاتوون. بارودۆخی کوردستان لە هەرێمی کوردستان دوای پرسی ڕیفراندۆم ئاڵۆزی زۆری بەخۆیەوە بینیوە، چه بارودۆخی سیاسی لە ڕووی سیاسی و ئابووری و تەنانەت کاریگەری لەسەر پرسە کۆمەڵایەتەکانیش کردووە و لەو بارەیەوە ئەوەی کە گرنگە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەم ناوەدا خەڵک لەیەکەن لەسەرەوەی کە لە پرسی ڕیفراندۆم ئایا ڕابۆچوونی ئەبوو چۆن بێ و لەو پرسەیە ئەو بۆچوونانەی کە دوجار دەربڕان پێویست بوو وازەحتر ڕێیخۆی دەربڕایە و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی مؤثر و کاریگەر لە کوردستانە چ لە ڕابردوو کە دەور و نەخشی جدی هەبووە لە ئێستاشا چۆن نتوانێت ئەو دەور و نەخشە جدی هەبێ بە تایبەتی لە پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان. ئێمە بۆ نمونە شایەدیەوەین لە چەند ڕۆژی ڕابردوودا پەلاماری ئەفرین درراوە لایەن تورکیاوە تەنها بە ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەیەوە ڕاگەیاندنی داوە و پشتیوانی خۆی دەربڕیوە و لە پرسە نیشتیمانیەکانی ترە و لەوەش گرنگتر پرسی هەڵبژاردنەکانی عێراق و هەرێمی کوردستانە. ئێوە خۆتان شایەدیەوەن کە لە عێراقا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین هاوپەیمانێتی پێکاتون کە ئاماژەکانەوەمان پێڵێن کە هاوپەیمانێتی شیعەکان جگەلەوەی پڕە لە تاکتیک بەڵام خزمەتێکی گەورەی استراتیژی شیعە و عێراقەکە کاندێک باز لەوەکەن سیناریۆکانی لە ئێرانەوە داڕژراوە و هەڵبژاردنەکانی کوردستان تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە. ئەگەرچی ئەمڕۆ نێچیروان بارزانی ڕایگەیاندووە لە دیدارێکیا لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کە یەکێتی گوایە تەییدی هەڵبژاردن ناکە. ئێمە سەبارەت بە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەبارەت بە پرسەکانی هەرێمی کوردستان، سەبارەت بە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ 5 میوانی بەڕێز میوانی ستۆدیۆی ڕادیۆی دەنگی گەلی کوردستانن. ئەوانیش بەڕێز کاک ئەنوەر سوورەبانی لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی ئازادی، بەڕێز کاک ئاوات خەمزەیی لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی شێخ محێدین، بەڕێز کاک ستار مستەفا لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی ماوەد، بەڕێز کاک غازی فەیسەڵ لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی حەمدانیە، بەڕێز کاک مشیر گۆران لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی کەلەکچی. هەر پێنجتان زۆر بەخێر بێن، زۆر سپاستان ئەەکەم. کاکستار حەزەکەی با لە جەناب تۆ دەست پێ بکەم ئەگەر پێم بڵێ دوای ڕیفراندۆم هەندێک پیان وا بوو کە هێشتا شکستی ڕیفراندۆم و تەپوتۆزی شکستی ڕیفراندۆم بەسەر سەری هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکانی شێوە هەیە. پێ دوایە ڕیفراندۆم چەنە تەئسیری کرد لە پرسی سیاسی لە کوردستان، قەیرانمان لەگەڵ بەغا، قەیرانمان لەگەڵ ئێران و تورکیا و کێشە و گرفتی زۆر. پێ دوایە ئێمە دەرباز بووین لە تەپوتۆزی شکستی ڕیفراندۆم یان ئەو قەیرانانە هێشتا ماوێتی وە چۆن بکرێت تێپەڕێنین. زۆر سپاس. زۆر سپاس. بە تاکید ڕیفراندۆم کاریگەری زۆری هەبوو لەسەر خەڵکی کوردستان و لە سەرجەم حیزبە سیاسیەکانی تریش و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لەگەڵ ڕیفراندۆم بوو. من پێم وایە لەگەڵ بوونەکەی بە حقیقەت من ئەمە ڕێی خۆما وەک ڕێی کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بوونەکەی لەگەڵ بوونێکی شەرمنانە بوو. دروستە، یعنی نە ئەوە بوو بە تەواوی بێتە هەموو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆ بوون و بڕیاردەن لەگەڵیان و نە ئەوە بوو هێن بە چکار پێشتر بە 2 ڕۆژ پێشەوە لە 23 مانگ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵانی ئێمە لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لە کەرکووکەوە هاتن داوایان لە کرد لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە مەسعود بەرزانی خودی خۆش لە کۆبوونەوەکەی دوکانەگەر لە بیرمان بێ کە ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکان نەکرێت لەبەر ئەوەی وەزعمان خراپە و تووشی شکست دەبێت تێدا. بۆیە ڕیفراندۆم کاریگەری خۆی هەبوو وای کرد کە کورد بەڕاستی بەشێکی زۆر لە خاکەی کە لە نزیکی لە 150 خەشی کوردستانە لە دەست بدا و بۆ هۆی شکستێکی سیاسی بۆ گێلەکەمان و بۆ حیزبە سیاسیەکانیش و کاریگەری زۆری هەبووە کە لە سەر پەیوەندیەکانمان لە هەم لە ناوخۆی کوردستان و هەم لە دەوڵەتانی ئەقلیمیش. بۆیە کاریگەری خۆی هەیە. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا ئێمە تەنانەت نەماتوانیوە لەگەڵ بەغا بچینە دانیشتنێکیشەوە. دروستە. بۆیە بەڕاستی کاریگەری خۆی هەبووە و تا ئێستاش تەپوتۆزی ئەو کاریگەریە بە سەرسەری وەزعی سیاسی کوردستان. باش دێمە لای جەنابەت بەڕێز کاک ئەنوەر
باشە هەرێمی کوردستان ئەکرێت چۆن خۆی دەرباسکە لەو قەیرانانە بێگومان کە باسی هەرێمی کوردستانەکەم واتە باسی نیوەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ ڕۆڵ و دەور و نەخشی هەبێ چۆن ئەکرێ ینی ڕۆڵی گرنگی هەبێت لە دەربازکردنی هەرێمی کوردستان لەو قەیرانانەی کە هەیەی. زۆر سپاس بۆ بەرنامەکە کاگەنورجان. زۆر سپاس بۆەوە. دیارێکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی و کاریگەری خۆی هەبوو لەگەڵ هەموو ڕوودا و حەدەسێکە هاتوۆتە پێشەوە لە ناوچەکە و لەم هەرێمایە بە تایبەتی. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە ڕۆڵی هەبێت لەم قەیرانانە یەکەم شت ئێمە پێویستە بەڕاستی لەم کاتایەکێتی نیشتیمانی کوردستان کە ناوماڵی خۆی ڕێکخاتەوە ناوماڵی خۆی ڕێکخاتەوە ئەویش پێویستیمان بەوەیە کە ئێمە بەڕاستی کۆنگرێک بەسێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتوانین قورسایی و بەهای پرەنسیپ و دیسپلینی حیزبی گێڕینەوە بۆ یەکێتیەکەمان و ببینە چۆنەڵێ یەکدەنگ و یەکڕەنگ ئیشکەین بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەم قەیرانانە دروست بووە ئەمە هەرێمە بە تایبەتی لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە. چون یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کات و ساتە بەڕاستی تووشی کۆمەڵی کێشە و پرس بووە بەڕاستی. یەکێ لەو کێشانە وەفاتی بەڕێز سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ مامجەلال خوای گەورە لێی خۆش بێ. دووەم خۆ دەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2009 تووشی پارچەیەکی لێ بۆ وەکو باڵی ریفۆرم کە دوای بوون بە گۆڕانخواز و خۆیان ناو ناگۆڕان دوا بە دوای ئێستا ئەو ئیشتیقاقی کە دروست بووە بە هەمان شێوە جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ جیابۆتەوە ئیش ڕێکخراوێکی قوارەیەکی بۆ خۆی دروست کردووە. ئەمانە هەمی بوونە قورسایی و کاریگەری خراپی هەیە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا نەتوانێ وەکو پێویست بیرکردنەوەی هەبێت وەکو پێویست بڕیاری هەبێ وەکو پێویست ئیشوکاری ناو حیزبەکەی خۆشی جێبەجێ بکات. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوەیە کە ناوماڵی خۆی ڕێکخاتەوە و بڕیار بات بە زووترین کات چونکێکە مێستا خۆ دەزانی زۆرینەی کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو لە کۆبوونەوەیەکە مەکتەبی سیاسی یەکێتیشان هەڵوەشانەوە بەڕاستی. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە دەورێکی سەرەکی ببینی ڕۆڵی بینە لەگەڵ هەموو پرسانەیە کە دروست بووە بەڕاستی بڕیاری کۆنگرە باو خۆی ڕێکخاتەوە و بۆی بتوانێت دەوری باشێ بێ وەکو لە پێشینە دەوری هەبوو دایمە یەکێتی قورسایی چاکێ بۆ لە ناوچەکە و لە منتیقەکەیە. ئێمە لای جەنابێت بەڕێز کاگاوات ئەگە بێمە لای جەنابێت دوو بەڕێزان کاکستار و کاگەنۆر باسی زۆر مۆزوعیان کرد بەڵام مۆزۆی گرنگەوەیە کە بۆ خۆشایەدیەوەی کە ئێستا بینیت کە حکوومەتی عێراقی یا پەرلەمانی عێراقی بڕیاری داوە لەسەر کاتی هەڵبژاردنەکان 12/5 بەڕێوەچێ و ئێمە شایەدیەوە این کە چەندین ئیتیلاف و هاوپەیمانی گەورەش پێکاتۆ لە نێوان شیعەکان و بەشێ لە سوننیەکانیش و تەنانەت بە تایبەتی لە کەرکووک. باشە لە هەلومەرجێکی ئاوا ئێمە بینین کە کورد لە هەموو هێزەکانی ناو عێراق نایەگرتووترە ینی ئەوەی کاک ئەنوەر باسی کرد حزبی تازە سەریان هەڵداوە وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری جوڵانەوەی نەوەی نوێ و ئیتیلافی تازەی نێوان کۆمەڵ و گۆڕان و ئەم هاوپەیمانیە پێ دوایە ئەم بارودۆخی خراپی کوردستان بەم حاڵەیەوە لە بەرامبەر حکوومەتێکی عێراقی بە قووەت ئاکامەکەی چییە بێ و پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی چی بێ؟ زۆر سپاس دەستخۆش بە تاکیدە مۆزوعێکی گرنگە چونکە تایبەتە بە هەڵبژاردننی عێراق ئەومانەزانین لە کاتی و ساتی خۆیان ئەکرێەوە هەموو کاتێکیش لە کاتی خۆیان براری لێدرێ بۆی کە هەڵبژاردنەکان بکرێ. ئێمە ئەوەی کە ئێستا زۆر پەرتەوازەیە لە عێراقا کوردەکان بەڕاستی ئەگەر ئێمە بەو شێوە پەرتەوازیە بچینە پرۆسی هەڵبژاردنەوە نەتوانین خۆمان کۆ بکەینەوە نەتوانین یەک و یەکگرتوو بین و نەتوانین لیستێکی تایبەتی کوردیمان هەبێت لە هەموو عێراق و بە تایبەت لە ناوچەدا بڕێنراوەکانە من دڵنیام شکستێک گەێنین و دەنگەکانیشمان پەرتەوازە ئەبێت و دەنگانی خۆمان ناهێنینەوە. ئەوەی کە زۆر زەرورە ئێستا ئێمە کار بکەین بۆی کە چۆن بتوانین قوارەیەکی سیاسی کوردی دروست بکرێت لە عێراق و ئەم قوارە سیاسیە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی تیا بن و هەموو حیزبەکان بەشدار بن لە دروستکردنی ئەو قوارە سیاسیە. بەڵێ باشە دوایی پرسیاری ترەکەم لەگەڵ جەنابەت بەڕام ئێستا لەگەڵ کاغازی فەیساڵ لێ پرسراوی کۆمیتە ڕێخستنی حەمدانیە کاغازی ئەم کاتت باش سلااو لە ئێوە و لە میێوانەکانت
زۆر سپاس بۆ جەناب بۆ ئەم دەرفەتە بەڕاستی مۆزوعەکە زۆر گرینگە کە باسی لێ بکەین. بەڵێ من بەڕایی من لە پاش پرۆسی ئازادی عێراق ئەتوانم مەرحەلەی کوردی یان مەرحەلەی یەکێتی لە ناو پرۆسەی سیاسی بەسەر دوو جۆردا باشکەم. یەک ئەم مەرحەلەی کە مامجلال لە ساحەکە بوو لە 2003 تاکو نەخۆشکەوتنی 2013 کە کورد چی هەبوو چەند دەستکەوتی هەبوو یەکێتی ئەو کاتە لەسەر پێ بوو لەسەر خۆ بوو کادێکی حەسیمە بوو وەک جەنابی مامجل ئەیتوانی نەک بەلکوێشێتی بەلکو کوردستان و عێراقیشی بەڕێوە بەر هەرچی ناکۆکی هەبوو لە عێراق لە ڕێگەی تەنها مامجلال و چارەسەر ئەکرا ئەو ناکۆکیانە لە بینی هەرێم و بەغداش لە ڕێی مامجلالەوە چارەسەر ئەکرا بەتاکید خیابی مامجلال تەسیرێکی زۆر هەبوو لەسەر ساحەی کوردی ئەو کات ئێمە سەرۆک کۆمار هی کورد بوو بڵێن وەزیری خارجیە هی کورد بوو سوپاسالاری عێراقی کورد بووە جێگیری ئەنجومەنی وەزیرانی عێراقی کورد بووە ئەو کات یەکێتی یان بڵێن کورد بەعام ئاگای لە سیاسەتی داخلی و خارجی عێراق بەگشتیە بوو ئەو کات عێراق من ئەیتوانی موامەرە بەسەر کورد کە یا بەسەر حزب کوردەکان بکە و یان بتوانی کورد وەکو ئەم ڕۆژی کە ئیسە تێداین وای لێ بکە. بۆیە غیابی مامجلال زۆر تەئسیرە بۆ لاوەزبوونی یەکێتی هەرچەند نەڵێن لاوەزبوونی یەکێتی بەڵکو یەکێتی لەسەر خۆیەتی بەڵام لاوەزبوونی پیاتی یەکێتی کە نەتوانن ئەم کێشانەی کە لە ناو یەکێتی هەیە چارەسەرکردنی یەکێتی بینەوە یەکێتەکەی جاران بتوانن پێکەوە کۆبنەوە زۆر بەناشتنی ئەزانم لە ڕێی میدیاکانەوە وەڵام یەکتر ئەدنەوە پێیان بۆ یەکتر ئەگەین چی بکەین مشکل ئەگرفت باشە بڵم چی بکەین بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان لەو قەیرانانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە چی بکە بۆ دەربازبوون ئەگەر دەرفەتم دەی زۆر مۆزوعی مهمەیە کە لێوە باسی بکەم بەتاکید ئیسا حکوومەتی هەرێم بڵێن هەنگاوشی باشی بڕیوە کە بڵێن پەیوەندیەکانی ئێمە و بەغدا پێشکەوتنی بەخۆی بینەوە بە تایبەت لە ئاخر سەردانی کاکنێشیروان و کاکوبات بۆ بەغدا و دواتر بۆ تاران و تارانی شواری داوە کە پەیوەندەکانی ئێمە و بەغدا چارەسەرکە و بەڵکو کێشەی موچەوی و قوتی خەڵک چارەسەر بکرێ و بە تایبەت ئیسەکە دوو لیستی وەزارەتی سەحە و وەزارەتی پەروەردە کە تەدقیق کراوە و لەم هەفتەیش وەزارەتی پێشمەرگە و خوندنی باڵا تەدقیقەکرێ و جێبەجێکرێ کە ئەمە پەیوەندی بە قوتی خەڵکەوە باشە کاک غازی دوای دێمەوە لای جەنابەت ئێساس مەلای میوانێکترم بەڕێز کاک مشیر گۆران لێ پترای کۆمیتە ڕێخستنی کەلەکچی کاک مشیرم کاتت باش ئەمە کاتت باش زۆر سپاس ئەگەر پرسیاریەوە لە جەنابەت بکەم لەم هاوڕێیانەشم پرسی لەم هەواڵانم پرسی کە لە کوردستان و عێراق ڕۆ خەریکی هەڵبژاردنێکی تازە بەڕێوەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوە پێشڕای گەیاندە بوو کە ئێمە پێشنیارمان کردووە بۆ گۆڕان و کۆمەڵ و تەنانەت هێزەکانی تریش کەلانی کەم لە عێراق و لە کەرکووک و ناوچەکانی تر یەک لیزبین بەڵام بەداخەوە هیچیان قبولیان نەکرد و لە بەرامبەرە هاوپەیمانەتێکیان لەگەڵ گۆڕان و کۆمەڵ هاوپەیمانەتێکیان لەگەڵ هاوپەیمانی دیموکراسی پێکەناوە پێ دوایە بۆچی ئەم هێزانە ئەو بۆچوون و ئەو تەرحەیەکێتیان قبول نەکرد کە هاوپەیمانەتێک پێک بێ لە ناوچە جێناوەکان لە کەرکووک لانی کەم بۆی کە دەنجی کورد نەفەوتێ سڵاو لە ئێوە و لە بیسەرانی رادیۆی دەنگی گەلی کوردستان خۆشحال بووم کە بەم دیدارە گرنگە لەگەڵ جەنابتان و لەگەڵ هەواڵان ڕێز و سلااومە قسەی باشیان کرد برادەر ئێمە وەکو مەسەلەی کورد بە گشتی ناتوانین ناو مالی خۆمان ڕێک بکەین کە تۆ ناو مالی خۆت پێ ڕێک نەکرێت ئاسان نییە تو بچی قوارێکی سیاسی دروست بکەیت لە ناوچە جێناکۆکەکان ئەوەش بوویتە هۆکار لەبەر ئەوەی کە ئێمە تایسە ئەوە ماوەی 3 مانگ زیاترە محافظی کەرکووک کە لەسەر پشتیەکێتیە ئەنجومەنی پارێزگا ناتوانێت کۆبنەوەک بکاتن بۆی پارێزگاکە یەکلایی بکاتەوە لەبەر ئەوەی ئەوێت دەسەڵاتێکیتیە ئەتوو هەندێک سیاست بە عینادی ناکرێت سیاستت بە عینادی کرد ئەتوو هەموو شتێک لە دەست دەی ئێمە دەبێ هەمومان مامجلال زۆر تاکیدی لە ڕێزی ناومالی کورد دەکرد و دەبێ هەمومان چەپکە گولەکەی مامجلال بین بەداخەوە لە دوای نەخۆشکەوتن و وەفاتکردنی مامجلال ئەوەی هەشمان بوو لە دەستماندا بەەوەی شەڕی داعەشە و عینادی ریفراندۆممان کرد و چونکە سەرکردایەتیەکێتی دەتوانم بڵێم لە 180 لەگەڵ
ئەنجامدانی ڕیفراندۆم نەبی لە جێ ناکۆکەکان کە ڕیفراندۆم بکرێتن دەنزانی کە چ کارەساتێک ڕوودودا لەو ناوچەیە قومبەڵەیە مامدرازار دەگوت کەرکووک بەرمیلی بارودە ینی کە دەستی لێ دەی دەتەقێتەوە ئەوە یەک دووەم نەمانتوانی ئەو عەرەب و تورکمانانەکانی کە لە سنوورەکانی ناوچەی دابڕاوەکانن ئەقلانی کەم بیکەنە دۆستی خۆمان بە هەموو لایەنێکەوە هەر یەک و ئاسایشێکمان هەبوو لە کەرکووک هەر یەک و پەروەردەیەکمان هەبوو لە کەرکووک هەر یەک و حکوومەتێکمان هەبوو لە کەرکووک نەمانتانی ئیدارەی کەرکووک و خەڵکەکەی لە کەرکووک بکەین ئەوە هەموو تەئسیرە ئەو دۆستێکە کە هەمانیش بوو کە بەهۆی شەڕی داعەشەوە کە ئەو خەڵکانە دەوڵەتانەی کە و زلهێزەکان نەتۆیەگرتوەکان ئەمریکا بریتانیا فەرەنسا کە ئەوانە هەمویان پشتیوانی کورد بین بە هاوکاری مادی معنەوی چاک تەقەمەنی هەموو شتێک هاوکارمان بین بەڵام بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم بەداخەوە ئەو دۆست و هەواڵانەمانیش کە ماوەی چەند ساڵە ئەوەمان کردی هەمومان لە دەستدا و بوونە پشتیان لێمان کردەوە کە بینیمان لە کەرکووک گلۆپی سەوزیان بۆ جێشی عێراقیار کرد کە ببتە هۆی لە دەستدانی ئەو ناوچانە باشە دوای دێمەوە لای جەنابەت کاک مشیر ئێستا بچمەوە لای کاک ستار کاک ستار کاک مشیری ئاماژەی بە چەند مەوزوعی گرنگ کرد ینی کورد چۆن کە بەخۆی یەکگرتوونە بێ چۆن ناتوانێت چارەسەری بارودۆخی هەرێمی کوردستان بکە دیارە مەبەستیەوەیە کە ناتوانن لیستێک پێک بێنن لە کەرکووک و ناوچە جێناوەکان کام هێزان ناتوان هاوپەیمان بنبێکەوە ناکرێ بارودۆخی ینی چۆنەکرێ ینی بە هەرێمی کوردستان لەو قێرانە دەرباسکەن ینی بۆ یەکگرتووی ناوماڵی کورد پێویستە چی بکرێنەوە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ڕۆڵی چییە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاندۆ ئێمە پێماوتون بە هێزەکان کە یەک لیسمانە بێ لانی کەم لە کەرکووک و عێراق بەڵام قبوڵیان نەکردو دەستخۆش دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا قۆناغی کۆچی دوای هەواڵ مام جەلالی جێژێک بۆ لەو حیزبانەی کە پێشەنگ بووە بەڕاستی لێ خستنی ڕیزەکانی میلەتەکەمان و لە هەموو کاتێک و شێشە و مشکلێکیشدا هەوڵی داوەکە شێشەکان بەرە و چارەسەر و کۆتایی بەرە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا پێویستە پێش هەموو کەس ڕیزەکانی خۆی یەکپا و پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کاتا کۆنگرەیەک ببەستێ بۆی خۆی ڕێکخاتەوە ئەم جا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی ترا هەوڵ بدا بۆ ئەوەی ڕیزەکانیان وێخەن بۆەوەی بەڕاستی مەسەلەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەگەر کورد بە یەک لیستدانە بەزێ وەگەوە بەشداری هەڵبژاردننی نەکرد بێت چونکە کورد لەو ناوچانە بە تەکید ئەم جارە زۆر زەرە دەکا هەم خەڵکی خۆمان لێمان نیگەرانە هەم کورد پەرتەوازەیە قەت ینی لە دوای ساڵینەوە یەکۆ من کورد بۆ شێوەی ئێستا پەرتەوازانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وە قۆناغی یەکەم پێویستە خۆی ڕێک بخاتەوە و ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە و کۆنگرە ببەستێ و لە دوای بەستنی کۆنگرە هەرچی زووترە لەگەڵ ئەو حیزبە سیاسانێکە لە هەرێمی کوردستان هەن کار بکەن بۆ ئەوەی کە خۆیان ڕێک بخەنەوە بە تایبەتی لە ناوچەدا کاگەنوەر ئەگەر بێمەوە لای جەنابێت کاکستاریش باسی یەکگرتووی هێزە کوردستانیەکانی کرد بەڵام دەرکەوت کە ئەوان ئێستا بۆ نەوەکوتم گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بخۆیان لیستەکەیان جیایە تازە لەوە دەرچۆکە یەکگرتووی بێ و لەوەش خراپترەوەیە پارتی دیموکراتی کوردستان ڕایگەاندووە کە ئەوان بایکۆتی هەڵبژاردنەکانی کەرکووک و تکریت و دیالە و خانەقینەکەن بە بیانووی ئەوەی وەکو ئەوان ناوێ بن بێگومان هەوڵێکی چاواشەکارانەیە بگوایە کەرکووک داگیر کراوە یاوانەوە ناوێنن احتیلال بەڵام پارتی ئامادەیە لە مووسڵ بەشداری هەڵبژاردنەکان بکە ئامادەیە لە شەنگال بەشداری هەڵبژاردنەکان بکە و ئامادەیە ئەندام پەرلەمان و وەزیرەکانی لە بەغا لە سایە حکومی عەبادی و حکومی شیعە حکم بکەن کەچی پێی وایە کەرکووک احتیلالە و مووسڵ و شەنگالی شامی شەریفە ئەم سیاسەتە دووفاقیە چۆن نەتوانێت کورد یەکگرتوو بێ دیارە خۆی مەسەلەی 16 ئۆکتۆبەر کە ڕوویە لە نەتیجەی ڕیفراندۆم بووە ئەو ڕیفراندۆمەی کە لە مانگی شەشا کۆبوونەوەی لە سەرکرا هێزە سیاسیەکان کە زۆربیان بەشداریان نەکرد بانکران بۆ پیرمام لەوێ ئێمە خۆمان کاتێک کە کۆبوونەوەکە ئەنجام درا و بەو شێوەیە بکە 25 ئەبێ ڕیفراندۆم بکرێ بەلامانەوە سیر و بەڕاستی چونکەم هیچ باس و قسێ نەبوو لەسەر ڕیفراندۆم ئەوەی کەرکووکیش کە ڕوویە دیارێ داڕێژەری ڕیفراندۆمیش کە هێنایە پێش و پێشنیاری کرد و زۆری حاحی لەسرە کرد پارتی بوو مەسعود بەرزانی بوو کە سەرۆکی هەرێمیش بوو
بەڕاستی دیارە و کسەشی کە خواردی ئەوە بوو خۆ دەزانین ڕیفراندۆم وەکو کاکستار ئاماژەی پێ ینی بەڕاستی ئەوەندەی سیلبیادە بوو بۆم هەرێمە کە زۆر شتی چاکمان لە دەستدا ئەوەی چەندین ساڵێمە خەباتی بۆکەین و خوێنمان بۆ ڕشت و گەڵاڵەمان کردبوو لە ڕووی دیبلۆماسیەت و لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی ئەو خاکەوە کە بەڕاستی بە خوێنی هەزاران شەید ڕزگارمان کردبوو هەر هەمیمان لە دەستداوە بۆ ئەوەی کە ئەمە بەڕاستی لەسەر پارتی نەکەوێ هێنای چۆن بە کوردەواری خۆمانەڵێ منە نمونیانمە دەسە چەورەکەی خۆی بەسەرێ ماسڕی بەڕاستی بۆیە خەڵک من کۆمەڵانی خەڵک وشیارەکەمەوە بەڕاستی تا ئێوارەی 15 مانگیش تا شەوەکەشی کە کۆبوونەوەکە کراوە وەفتەکە یەکێتی بە کاک مەسعودی و تۆ کاک مەسعود ئەم شەو حیدەر عەبادی هجووممان بۆکە جێشی عێراقی هجوومەکە ئەو لەو قەنەعەتیان نەبووە کە هجوومەکرێ باشە خێرە کاکە لە تا ئەو سات و کاتێک کە چەند سەعاتێکی ماوە هجووم کراوە نەیزانیوە خیانە دەکرێت ئێستا زانیوێتی خیانە دەکرێت بەڕاستی باشە بۆیە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان تەسێشی زۆرەوە کاگەنەوە من حەزەکەم ئەوە ڕاستکەمەوە لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان دایما نێوانگیرێکی باشی کرۆ زۆر جا گلەی و گازندەمان کردووە لە سەرکردایەتی خۆمان لە بەرپرسان و تومانەوە زۆر نەرمێنێنن بەرامبەر چی گۆڕان چی پارتی لەو ناوێنگیرە یەکێتی نیشتیمانی کوردستان زەرەرمەند بووە تاکە حیزبێک کە خۆی کردووە بە قوربانی بەرژەوەندی میلەتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و دروشمی بەرەز مام جەلال بوو هەموو کاتێ بەرەز مام جەلال ئێمە یەکێتی بەڕاستی باش لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان ئامادەین تەسێ بە یەکێتیەکەمان بدەین دێمەوە لای جەنابەت کاک ئاوات ئەو پرسیارە لە جەنابیش بکەم پارتیەڵێ ئێمە لە کەرکوو بەشداری هەڵبژاردنەکان ناکەین بەڵام لە مووسڵ تەبیعیە و ئێستا تەنانەت ئامادەنیە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکەی بێ لە کەرکوو داوامکە کەچی جێگیری پارێزگارەکەی لە مووسڵ ڕۆژانە داوامەکە ئەو سیاسەتە چاواشەکاری دووفاقیانە لە کاتێکا ئێمە هاوپەیمانەتیم بەیەکەوە لە حکومەت شەریکین ئەندێ جار ڕێکوتنی استراتیجی کاری پێەکەین پێ دوایە ئەم سیاسەتە تاکوێ بڕەکە یان چەنە خەڵکی کوردستان ئەم شتانە با بە کوردی بڵێم ئەخەڵەتێ خۆی ئەمەی کە پارتییکە بەڕاستی بانێکە دووهەوە دروست بانێکە دووهەوە دروستە گۆشتەکەی ناخوا بەڵام گۆشتاوەکەی خوا بەڵێ لە کەرکک بەشداری ناکە بەڵام لە مووسڵ و مەتیقی شنگالوانە بەشداریەکە ڕاستە ئەمەی کە ئیکا بەڕاستی سیاسەتێکی چاواشەکارانەیەوە لە بەرژەوەندی دوژمنانی میلەتی کووردە ئەگەر بێت و ئێمە بمانێ بەشداری لە هەڵبژاردن بکەین ئەبێ هەمومان یەک دەنگ و یەک دەست بین ناکرێت تۆ لە شوێنێک بەشداری بکەیت و لە شوێنێک شا بەشداری نەکەی ئەگەر ئەڵێ لە کەرکووکە خیانەت کراوە و من بڕوان بەو دەسەڵاتی ناو کەرکووک نییە لە شنگار نەکراوە لە فلان شوێن نەکراوە 16 ئۆکتۆبەر هەمومان نەزانین کارەساتێکی گەورە و بەسەر میلەتی کووردا ئێمە نیوەی زیاتری خاکەمان لە دەستدا بە حکمی ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد و بیزاد مەسعود بەرزانی کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ بڕیاریدا کە بە یەک بڕیاری خۆی کە ڕیفراندۆم کاکە ئێمە هەمومان داوامان کرد کە ڕیفراندۆم دوا بخرێ و ئیعلان نەکرێ و جارێ بکرێتە کاتێکی کە بۆی کە ئێمە کارتێکی بەهێزمان بەدەستەوێ بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقیە کاتێکی زۆر بەهێزمان بەدەستەوە بوو بۆی کە ڕیفراندۆم نەکەین دانیشین لەگەڵ حکوومەتی عێراقیە هەموو کێشەکانمان چارەسەر بکەین با نێوەنگیری ئەمریکا و نێوەنگیری ئەو هاوپەیمانانەمان کە لە کاتی شەڕی داعشا ئێمە بەڕاستی بوونەتە هاوپەیمانەوە هاوکار و پشتیوانیشمان بوون بەڵام بەداخەوە بە ئەو بەهۆی ئەو بڕیارە خراپە سیاسیەی کە مەسعود بەرزانی دایکە ڕیفراندۆمی کرد کە بەڕاستی ئێمە وەکو کادرانی خوارەوە لەگەڵی نەبووین بۆی کە لەم کاتەیە بکرێ ڕاستە یەکێتی ئامانجی هەیە کە بەرنامەی هەیە و هەوڵەدا و ئیشەکە بۆی کە کورد بێتە دەوڵەتێکی سەربەخۆ و شیعار و بەرنامەکەشمان هەر بۆ ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بینە دەوڵەتێکی سەربەخۆ بە مافێکی خۆمانی ئەزانین کە ئیش بکەین بۆ ئەوە بەڵام لەو کاتەدا کە ئێمە هاوپەیمانەکانمان ئینزاریان کردین کە جارێ ئەم کارتە هەڵگرن بۆ کاتێکی کە گفتوگۆ بکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە بەداخەوە کە کرا ئەوە بۆ کارەساتی لێکەوتەوە ئێستا ئەڵە لە کەرکووک ئێمە بەشداری لە هەڵبژاردنان ناکەین بەڵام لە شنگارە بەشداری لە هەڵبژاردن ناکەین لە کەرکووکە خیانەت کراوە بەڵام لە شنگار و مووسڵ و ئەو مەتیقەی کە دەسەڵاتی هەبووە خۆی نەکراوە ئێمە لە کەرکووکە کاتێک کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا هەمومان نەزانین زیاد لە 100 پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید بوو قارەمانانە بەرگریان کرد لە خاکی کوردستان و دەبابە بەسەریان ناڕۆی ئەمەی ئێمە خیانەتە یان ئەوەی کە لە مووسڵ و لە شنگال ئەوانە بە بێتەقا هەر ئەو جێشە نەبوو کە حکوومەتی عێراقی
جێشێکی کەمی نردبوو مەتیقی هەموو سنوورەکان دەسلیمکردن و بەجیانیشت بۆ ئێمە خیانەتمان کرد کە بەڕاستی دیفاعمان کرد لە خاکی کەرکووک دیفاعمان کرد لە ناوچەدا بڕێنراوەکان بۆ ئێمە خیانەتە بۆ ئەوان خیانەت نییە بەڵام بەرحاڵ ئەوەی کە ئەوان ئێڵێن سیاسەتێکی دووفاقیە و سیاسەتێکە خراپە و دژی میلەتی کووردە ئەبێ ئێمە هەوڵ بدەین هەموو لایەنە سیاسەکان ڕێک بکەون لەسەر یەکلیستی و یەکدەنگی بیزار لە ناوچەدا بڕێنراوەکان بۆی کە دەنگی کورد بە هیچ شێوەیەک نەفەوتێ. باشە دێمەوە لای جەنابەت کاک غازی فەیساڵ ئێستا ئەوەکوتم چەند هاوپەیمانی لە هەرێمی کوردستان پێکاتووە پێت باشە یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکە بۆ ئەو هەڵبژارنانە و چۆن خۆی ئامادە بکە و چۆن بتوانێ ڕۆڵ و کاریگەری بەرچاوی هەبێ لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقە. زۆر سپاس بەڕاستی دەبی هەموو شوێنەکان پێک بسترێتەوە کەرکووک مووسڵ زائیدەن کوردستان ناکرێت بە شێوازێک تۆ ئەتیفاقکەی لە کەرکووک یان لە مووسڵ تۆ لە کوردستان یا مەسەن لە شوێنەکانی تر بە شێوازێکی تر ئەگەر پارتی بێوێ ساحە چۆلکا لە کەرکووک بۆ ئەوەی تەنها پلانە ئەگەر پلانە تەواوکردنی بەڕای تەواوکردنی پلانەکانی خۆیتی کە دژیەکەتی کردوێتی لە ماوەی ڕابردوو کە 16 ئۆکتۆبەری دروست کردووە من بەڕای من 16 ئۆکتۆبەر بەقەد چارەکێکی کۆچۆ خیانەت نەبووە 5 کۆچۆ کارەسات نەبووە کۆچۆ من لێرە گلەیم هەیە لە بەڕاستی لە ڕاگەدەکانی خۆمان کاتی ئەوەی کە دێنە سەر شاشە بە تەسەورات قسەکان و یەکێتی تەخوینەکان پێویستە تەنها بە وێنەکانی شنگاڵ لە 2014 خۆ ئیستا ئەوەی هاتووە جیش عێراقی هاتووە خۆ ئیستا نوێنەرەکانی پارتی لە بەغدان خۆ پێرێ سەرۆکی حکوومەتی هەرێم کە پارتیە لە بەغا بوو بەڵام کاتێک شنگاڵی ڕادستی داعشی کرد هەموو سنووری نینەوەی ڕادستی داعش کرد خەڵکەزانی ئەو کات مووقفی یەکێتی چی بووە بەرامبەر دوژمنی گەلی کورد کە داعش بووە بەڵام ئیستا ئێمە لەگەڵ نابێت چاوکی دوژمن تەمەشای عێراق بکەین ئێمە هەموو ڕۆژ پێکەوە کۆبنەوە دانیشین هەندێک خلافات هەبووە ئەویش سببەکەی ڕێفراندۆم بووە کەوان بە عینادی ڕێفراندۆمیان کرد تحمل دەبی تحملی ئەوەشکەن ئێتر دەبی ئەوان بە خۆیاندا بچنەوە هەموو لایەنە کوردیەکان بە تایبەت پارتی بێتەوە ساحەی سیاسی بێتەوە کەرکووک هەموو کورد بە یەک لیست ئەگەر تۆ مقارنەی کەرکووک لەگەڵ مووسڵ بکەی 16 وحدە ئیداری لە سنووری مووسڵ بەدەست پارتی بووە هەمووی لەدەستداوە شنگاڵ سنوونی زومار بەعشیقە مەخمور بەرتڵە حەمدانیە ئەوانە هەموو قەزا و ناحیەنەوە شوێنی گرنگ بوون هەموو بەدەست پارتی بوون ئایا ئەوان ئیستا حەشت تێدانە تەنها کەرکووک حەشت تێدایە بۆی نابی بەو شێوە بیرکاتەوە دەبی خەڵکیش چاواشە نەکاتن لە هەمان کار خەڵکی کوردستانەوە زۆر ڕۆشن بیرترن کە ئەم فێڵانیان لێ بکرێ و لە هەمان کات کوردستان پێویستی ئیسلام کاتە پێویستی بە حیزبی نوێ نییە دەمێ من هەندێک باشە دوای دێمەلات ئەگەر جەنابەت لە دوای باسی ئەوە بکە بەڵام ئێستا ئەچمە لای گۆران لێ پشتای کۆمیتەی ڕێخستنی کەلەکچی کاک مشیر بە بۆچوونی جەنابەت ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی کوردستان و عێراق چی بکە و ئەبێ بۆ نمونە ئەو پێپەرەی ئامادەیەکە یا ئەو بەرنامەی ئامادەیەکە ئەبێت چۆن جیاواز بێت لە بەرنامەکانی پێشووی و بتوانێت ڕۆڵ و دەنگی کاریگەری هەبێ هەواڵی خۆشەویست مەسەلەیەکیتی دیار هەریشێتی خەمخۆری ئەم مڵەتەیە بڵێ من ئەمەوەکو کادرانی خوارەوەیکێتی زۆر گلەیمانش لە ڕاگەاندنێکێتی بەرامبەر بەلایەنەکانی تر بڵێ چونکە زعیفین بەرامبەر بە ڕاگەاندنەکانی تر باشە ئەو گلەیتانە لێ دەکەین ئەگەر لێمان قبول بکەن مەسەلەیەکێتی دیارە پارتی هەتای سە کەرکووکی بە دلی کوردستان دادەنا کە کەرکووک دلی کوردستانە بەداخەوە کە پارتی ئێمڕۆکە لە سنووری کەرکووک بایکۆتی کردیە کە هەڵبژاردننی تێدا بکاتن ئەوەش جێگەی نیگەرانێکە بۆ خەڵک کە خەڵکە تایستا ئەو متمانە و ئەو باوەڕێ لە سنووری کەرکووک بە پارتی هەبی دیارە پارتی ئەو بیرەنەوتانە دیارە بەس بیرەنەوتەکان دلی پارتی بین لەوێ ئەو داهاتەکانی کەرکووک دلی پارتی بین لەوێ چونکە ئێمە خەلکی کەرکووک بە خەلکی خۆمان زانین دیارە خەلکی یەکێتی پارتی وای دەزانی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن لە کەمپەکان لە ناو ئاوارەکان سندوق دادەنێتن بۆ دەنگدەرەکان پارتیش بە کەیفی خۆی بتوانێت لێت تەزویر بکاتن دیارە کۆمیسیۆنی بەغدا ئێمڕۆ قرارێکی داگا کە
تەنها دەنگت لەکوێ بچێ ئەوێت دەنگ بدەیت سندوقەکان نابەتە ناو کەمپەکان بۆ ئەوەیە پارتی دەزانێت دەنگ نانێ لەو ناوچانە بایکۆتی کردیە هەڵبژاردننی تێدا ناکاتن کە لەسەر قسەی کاغازی ڕاستە هەندێک شتەیە ئێمە 16 ئۆکتۆبەر دادرین بە کارەساتێکی گەورە بەڵام کارەسات گەورەترش هاتیە لەسەر خەڵکی کوردستان کە 3 ئابی 2014 کە ئێمە لەو سنوورە دەژین کە بینیمان برائێزیەکانمان چ ژیان بەسەریان هات چ وەزع بەسەریان هات خەڵک دایک و باب و پیرە ژن و پیرەمێرد و ژن و منداڵ خۆی هەمی لە ناو دەستی داعش بەجێ لە هەمویان زیندە بەتال کرد هەمویان قەتڵ عام کرد هەمویان ئیستەشوا لە بازاڕەکانی سووریا و وڵاتان کردن فرۆشتنیان پێوە دەکەن بەڵام بەداخەوە کە ئێمە لێرە ئێستا پارتی لە سنووری مووسڵ بەشداری دەکاتن من ئەوەی کە ئاگادارم لەناو برایانی شەبەک لستێکی دروست کردیە کاویش لە سنووری مووسڵە دەڤەری بەعشیقا بۆ ئەوەی لەوێ خەڵک دەنگی پێ بدەن و یارمەتیاندا و هاوکاریان دەکاتن لەو سنوورە من لێرە ئێستا برادرانی پارتی هیچ مشکلان نییە لە سنووری مووسڵ کە کاغازی باسی کرد 16 وحدەی یەکەی ئیداری بەدەستی پارتیە بوو ئیستا هەمووی لە دەستدایە ئەوە ناکە خیانەت ئەوە ناکە خیانەت بەڵام 16 ئۆکتۆبەر کە دێنە سەر تەلەڤیزۆن بەداخەوە یەکێتی بە تەخوین دەکەن کە یەکێتی خاینە خیانەتی کردووە باشە دێمەوە لای جەنابەت کاک مشیر ئەو شتانە ئێمە پێمان باشە لەلایەن ڕاگەاندنی یەکێتیەوە ئەو تشتانە نەهێلن کە زاڵ بێ بەسەر یەکێتیەوە خەلکی یەکێتی لە یەکێتی زۆر بکەن و عاجز بکەن چونکە خیانەت لە شانی یەکێتی نەبووە کە ئێمە خیانەت بکەین باشە زۆر سپاس دێمەوە لای جەنابەت دوای کاک ئەستار بێمەوە لای جەنابەت هەردوو بەڕێز غازی و کاک مشیر ینی دیارە زۆرتر قەدریان لە یەکرێت لەو ناوچانێژێ دەسەڵاتی پارتی و زۆرتر هەست بە معانات دەکەن بۆیە وەگلەیشی لە ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە وەکو پێویست دیارە مەبەستەکەوێت کە وەکو پێویست وڵامی پارتی نادرێتەوە بەداخەوە کە پارتی دیموکراتی کوردستان بەشێ لە میدیا سێبەرەکانی بەردەوام خەریکی تەوهین و سوکایەتی و دەرچوونن لە ئێتیکی ڕۆژنامەوانی بەڵام من نەماویستۆ بەشە بەڕاستی بەم شکڵە وەڵام دەینەوە هۆکارەکەشی وەیە کە هەرێمی کوردستان قەیرانی دارایی و سیاسی و خەڵک گیر و گرفتی زۆری ئێمە نامانێ ئەوەندەی کە ینی سەر و دڵی خەڵک بگرین و خەڵکی کوردستان ئێمە پێمان خۆشە معاناتەکانی ئاسوو بکەین کاک ئەستار بێمە سەر مۆزوعی گرنگ ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان قسە و باسی ڕۆژانەی ئەوەیە کە کۆنگرە بەسرێ بێگومان بەستنی کۆنگرەیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورە جەنابەت وەکو مەسوولی کۆمیتەی ناوچەیەک و منتقەیەک کە منتقەکە هەم سنووری جوگرافیەکەی فان و فراوانە و ئەمڕۆڵی گەورەشی هەبوو لە دوورکردنەوەی شۆڕشی نوێ مەبەسم کۆمیتە ڕێخستنی ماوەتە لە سنووری شار باژێر ئەگەر جەنابەت بە خاڵ پێم بڵێ یان بۆم بڕکەیتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە لە ئەم کۆنگرەیە چۆن بەستێت چی بکە و چۆن نتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە بە حیزبی ڕقەمیەک و بتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتە ئەو حیزبەی کە بەڕاستی داینەمۆی شۆڕش و بەرەمێنانی ئازادی و دیموکراسی کە بێگومان ڕۆڵی جەنابی مام جەلال پێشەنگیش بووست چۆن بەمە بکە کۆنگرە ضرورە و حتمێن هەر ئەبێ بکرێت بە تایبەتی دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سکرتێری گشتێکی هەواڵ مام جەلالە کۆچی دوایی کردووە و چەندین حەدەست بە دوای کۆنگرەی سێداهاتۆ کە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2013دا کۆنگرە بەستێ ئەوە ئێستا ساڵی 2018 جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان پاشان جیابوونەوەی جێگیری دووەمی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دەستدانی ئەو خاکانە بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە بەستە یەکەم بۆ تازەکردنەوەی بەرنامە و پێڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ڕێخستنەوەی ئۆرگانەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ یەکلاییکردنەوەی ئەوەی کە تا ئێستا خەڵقی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوانەیە سپێنە هەڵبژارە دەنگ بە یەکێتی نەدا لەگەڵ با ئەو باڵی تری یەکێتی نیشتیمانی کوردستان کە چوونە دەرەوە خەڵقی تیاماوە ئێستا کە بەوەش یەکلایی یەکێتی نیشتیمانی خۆی یەکلایی بکاتەوە بە زووترین کات ئەوش لە بەستنی کۆنگرەدا یەکلایی دەبێتەوە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیلا دەبێت کۆنگرە بەستێ پێش هەڵبژاردننی عێراق
لەگەڵ بەستنی کۆنگرە و یەکلایکردنەوە ڕیزەکان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرکردایەتێکی نوێی هەڵبژار ئەو سەرکردایەتی نوێی لەگەڵ سەرجەم ئۆرگانەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان جارشتر دەتوان بە بەرنامەیەکی نوێوە بچنە ناو هەڵبژارنەوە و بەشداری ئەو هەڵبژارنە بکەن بۆی پێشەنگی خەڵک. باشە کاگەنوەر جەنابەت پێ دوایە ئەو کۆنگرەیە بێت چۆن بێ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کۆنگرەیەکی نمونەی بەستێ؟ دیارێکێتی نیشتیمانی کوردستان و کاکستار ئاماژەی پێیا زەرورە و پێویستە کە لەم کات و ساتەیە کۆنگرە بەستێ بە حکمی و چەند خاڵی کە کاکستار باسی کرد چونکە مام نەمانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و دووەم ڕۆیشتنی جێگری دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان سێهەم بەڕاستی کاتێکی زۆر بەسەر کۆنگرەی یەکێتی کە بەپێی پێڕەوی ناوخۆی دیاری کردووە کە بووە لە 2013 یەکێتی نیشتیمانی کۆنگرەی بەستایە. دیارە کۆنگرەی بەستنی حیزب بۆ نوێکردنەوە و داڕشتنەوەی سەر لە نوێ بەرنامە و پەیڕەوی ناوخۆی حیزبەکە و گۆڕانکاری لە کۆمیتەی سەرکردایەتی ئەو حیزبەیە کە با بڵێن خوێنی تازە و خەڵق و عاقڵەتی تازە و بەپێی خۆناغەکەش ئەو کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان کە بەستێتی لە 2010 ئەو ماوەی 8 ساڵە بەڕاستی گۆڕانکاری زۆر لە ناوچەو منتیقەکە ڕوویەوە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ئاستیان نەبێ بەم شێوەیەکە ئیژەکات کە لە ئاسی گۆڕانکاریەکان ناوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە بە زووترین کات کۆنگرەی خۆی بەسێ بە پێی کۆمەڵە بنەما و مادەکە لە پرۆپرۆگرامی یەکێتیا هەیە بۆ کۆنگرە دایڕشتووە کە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی ئەو مادانە ئیشکە و کۆنگرەی خۆی بەسێ بە زووترین کات چونگەگەم بەڕاستی ئێمە گلێوگازندەیەکی زۆری خەڵکی خۆمان و جەماوەری خۆمان هاتۆتە لەسەر ئەو شێواوی و پەرتەوازەی ماڵی خۆمان کە بەڕاستی لێدوانی زۆر دێمەوە لای جەنابەت. باشە کاک ئاوات جەنابەت بڕێی چیە لەسەر ئەوەی کە کۆنگرەکە ئەبێت چۆن بێ ئەم کۆنگرەیە چۆن ینی لانی کەم جوابی پێداویستیەکانی کۆمەڵانی خەڵک جوابی بۆ چوونەکانی ئێوە وەکو چەند لێپسای کۆمیتەیە کادران و چین و توێژ و شەریحەکانی کۆمەلگا بداتەوە. بەڕاستی ئێمە هەموو کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای بەستنی کۆنگراکەین چونکە بەپێی پێڕەوی ناخۆ دوای نەمانی سکرتێری گشتی جەنابی مام جەلال بەداخەوە بەپێی پێڕەوی ناخۆ بێت دوای 3 مانگ دوای نەمانی سکرتێری گشتی کۆنگرە بەسێت بۆ ئەوەی کە ئەنجومەنی سەرکردایەتی و سکرتێری گشتی هەڵبژێرێتەوە دەستنیشان بکرێتەوە. بەڵام من داوا ئەکەم و ئەنجومەنی سەرکردایەتی بەگشتی هەمویان هاوکار بن و ڕێگر نەبن لە بەستنی کۆنگرە هاوکار بن بۆی کە بتوانین کۆنگرەیەک ببەستین چکە بەڕاستی ئەمە داواکاری سەرجەم هەواڵانی ڕێخستنە سەرجەم هەواڵانی یەکێتیەوە دۆستانی یەکێتیە بۆی کە ئێمە بتوانین کۆنگرەیەک ببەستین کۆنگرەیەمە کۆنگرەیەکی نەوەئی بێ و کۆنگرەیەکی باش و سەرکەوتوو بێ و بتوانین سیاست و استراتیژی حیزبەکەی خۆمان لە کۆنگرەیە دیاری بکەین. ناکرێتەوە حیزبێکی گرنگی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان فترەی چەند ساڵێک بێ کۆنگرەی نەبەستبێتەوە دواکەوت بێت لە کۆنگرە. ئێمە حیزبێکی سۆسیال دیموکراتین ئەبێ بڕوامان بە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان هەبێت لە ناوێشێتیە ئەبێ ئێمە هەوڵ بدەین کۆنگرە ببەسین و کۆنگرە بتوانێت هەموو کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکە و یەکلایی بکاتەوە. ڕاستی ئێمە کێشەی ناوخۆیمان زۆرە کێشەکانمان هەمووی بۆ کۆنگرە چارەسەر ناکرێت بەڵام بەستنی کۆنگرە ئەبێتە هۆی ئەوەی کە حلێک بۆ چارەسەری سەرجەم کێشەکان بدۆزرێتەوە و ئەبێ هەمومان بەیەکەوە و بەیەکدەنگ داوا بکەین کۆنگرە ببەستێ و کۆنگرەکەمان کۆنگرەیەکی باش بێت تا بتوانین ئەنجومەنێکی سەرکردایەتی نوێ هەڵبژێرینەوە و نەگەوەی کە ئەم ئەنجومەنە سەرکردایەتی ئێستا کە هەیە ئێمە هیچیانمان قبول نییە یان هی لەگەڵ هیچیانانین ئەمانە ئەنجومەنی سەرکردایەتیە کۆمەڵێک خەباجێڕی ماندوو هیلاکن و لە ڕۆژە سەختەکانە کاریان کردو بۆی کە شۆڕش بەرپا بکەن و یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەڵک بناسێن و ئیشیان کردووە. بەڵام ئەبێ ئێستا قسەگە لێرەکانایە ڕخنەکەی ڕێخستن و خەڵکی کادر لەوایە ئەم ئەنجومەنە سەرکردایەتی کە ئێمە ئێستا هەمانە 40 ساڵە مەکتەبی سیاسیە 30 ساڵە سەرکردایەتیە 25 ساڵە سەرکردایەتی مەکتەبی سیاسیە ڕخنەی ئەوان لەسرە ئەگەر بێت و ئەمان هەوڵ نەدەن بۆ بەستنی کۆنگرە و بۆ هێنانە پێشەوەی خەڵکی تازە مانای وایە ئەمان نەیانتوانیوە کادری ئەساسی باش پەروەردە بکەن بۆی کە سبێنە ببێتە مەکتەبی سیاسی سبێنە ببێتە سەرکردایەتی و قیادەی ئەم حیزبە بکە ئەبێ ئەوان هاوکار بن بۆ هێنانە پێشەوەی گەنج و پێنانە پێشەوەی خەڵکی تازە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی. شویستی رادیۆگەلی کوردستان سەرنجتان ڕاکێشم بۆی کە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت دەکەین سەبارەت بە
بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆخی سیاسی هەرێم بە میوانداری بەڕێزان کاک ئەنوەر سوورەبانی لێپسرای کۆمیتە ڕێخستنی ئازادی، بەڕێز کاک ئاوات خەمزەیی لێپسرای کۆمیتە ڕێخستنی شێخ محێدین، بەڕێز کاک ستار مستەفا لێپسرای کۆمیتە ڕێخستنی ماوەت، بەڕێز کاک غازی فەیسەڵ لێپسرای کۆمیتە ڕێخستنی حەمدانیە، بەڕێز کاک مشیر گۆران لێپسرای کۆمیتەی ڕێخستنی کەلەکچی. کاک غازی بێمەوە لای جەنابێت کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە وەکو لێپسرای کۆمیتە بۆ چونتان چییە پێویستە چۆنچۆنی ئەتوانێت کۆنگرەیەکی تەندروست و کۆنگرەیەکی سەرکەوتوو بەستێ یا بێت چی بکە؟ زۆر سپاس. هەموو قاعدە یەکێتی لە سنووری مووسڵ لەگەل ئەوەن کە کۆنگرە یەکێتی خۆی نوێ بکاتەوە، لەگەل ئەوە کە خۆی نوێ بکاتەوە خۆشی پاکاتەوە لە کۆنگرە لە هەموو کات ئیسە زیاتر پێویستە یەکێتی کۆنگرە بەستێ و بە تایبەت کاتمان زۆر کەم بەدەستماوە، بە تایبەت تۆ ئەگەر بیلەوە بکەیەوە لە 2-5 تۆ هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق و ئەنجومەنی پارێزگەکان ئەکرێت، بە تایبەت دەبی بیلەوە بکەیت عەلەقەڵ 2 مانگ دەبێت تۆ پێش ئەمە هەڵبژاردنە کۆنگرەی خۆت بەستێ، بۆیە دەبی زۆر پڵە بکەن. لەگەل ئەوەش چۆن کۆنگرەکە بکرێ بە تەئکید دەبی ئەم فەراغانەی کە دروست بووە لە کۆنگرەی کەسێک کە نەکراوە بە تایبەت ئیسە لە سنووری هەموو بادینان یەک ئەندامێکی سەرکردایەتی نییە، مثلا قیادەی ئەو سنوورە بکاتن، بۆیە ئەمە فەراغێکە دەبی پڕکاتەوە، دەبی مراعاتی تەوازنێک بکرێت لەو کۆنگرەی داهاتوو، دەبی لەناو ئەنجومەنی سەرکردایەتی لە داهاتوو یان لە ڕێزی پێشەوە لە برایانی یەزیدی، لە کاکەیی، لە شەباک، لە خەڵکی سنووری بادینان لە ڕێزی پێشەوە بن، بۆ ئەوەی لە هیچ شوێنێک فەراغ نەبینێت کە خەڵکی سنوورەکان تێدا نەبن و یەکێتی بەڕێوە بن یەکێتی خۆی نوێ بکاتەوە. بەتاکید دێمەوە سەر لە سەرەتای بەرنامەکەت کە باسێکی گرنگت گوتت یەکێتی لەگەڵ ڕێفراندۆم بووە یان نەبووە و بۆ ئەوەی ئیسەکە کە دروست بووە. بەتاکید من پێ دەڵێم قاعدەی یەکێتی تا کۆمیتەکان مەڵبەندەکان تا مەکتەبی ڕێخستن تا شەوی پێش دروست بوونی ڕێفراندۆم بۆ بەیانەکەی لەگەڵ ئەوە نەبوون کۆنگرە بکرێ، چونکە بە دیڕاست بە گوێگەستن لە کادرەکانی خوارەوە، بەڵام کە لەسەرەوە لە قیادە شتێکە کرا بۆیە ئەوەی بەسەر من هاتووە، بۆیە یەکێتی ئیسە لە هەموو کات زیاتر بە پێویستی بەوەیە کە قیادە نوێ بکاتەوە کۆنگرەی خۆی ببەستێ و متمانەی جەماوەر دووبارە بەدەست بێتەوە، بە تایبەت لە پاش ئەوەی بەوەمە دڵخۆشین بەڕاستی کە لە سنووری تەنها سنووری یەکێتی خەڵک بە ئازادی ئەتوانی ڕادەر ببڕێ، ئەتوانی حەزب دروستکە، خەوارەت دروستکە و لەگەڵ ئەمەش یەکێتی دەبی دووبارە متمانەی جمالەکەی خۆی بەدەست بێنی بە بەستنی کۆنگرە. هەموو قاعدەی جمالی یەکێتی داوا لە یەکێتیەکەن کە کۆنگرەی خۆی بەستێ یەکێتی بگەڕێتەوە یەکێتەکەی جاران و ڕێبازەکەی مامون نەکەن و بەردەوام بن لەسەر ئەو ڕێبازە پێرۆزەی بەڕێز مام جەلال. باشە دێمەوە لای جەناب بەڕێت کاک مشیر گۆران، جەنابەت پێم بڵێ بێ ئەو کۆنگرەیە چۆنی بێ، بە تایبەتی چۆن هەلومەرجی سیاسی کوردستان و عێراق بخوێنێتەوە کە هەندێک لەو بەڕێزانە وتیان مارودۆخی منتەقەکە پڕە لە کێشە و ئاریشە و پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی چالاک و فعالی هەبێ لەو مەیدانە. ئەو کۆنگرەیە بە بۆچوونی جەنابەت چۆن بێ؟ ئەو کۆنگرەیە وەڵا ئێمە وەکو کادرانی یەکێتی لە مێژە داوای بەستنی کۆنگرەمان کردووە، بەڵام ئایا بە چ میکانیزمێک دەکرێت و چ کاتێک بۆی دەکرێت؟ ئێمە لەگەڵەوەی بین کە تاخیر نەکرێتن، بەڵام بەهۆی نەخۆشکەوتنی مام جەلال و شەڕی داعش دیارە هەندێک هۆکار هاتە پێش کە کۆنگرە ساڵ بە ساڵ یا بخرێتن و بەهۆی کێشە و ناکوچیەکانی ناو سەرکردایەتی و مەکتەب سیاسیمان ئەوەش وای دەکرد کە کۆنگرە دەخێت. ئێمە ئێستا لە نێوان 2-3 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، هەڵبژاردننی پارێزگاکانە، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە، ئاخر ماوەیەکی کەم ماوە لە 12-5 هەڵبژاردننی عێراق لەوانەیە دەست پێ دەکاتن. ئێمە کە تا ئێستا چ قرار و چ بڕیار نەدا لە قرار بوو لەو شەمبی ڕابردوو ئەنجومەنی سەرکردایەتی کۆ بێتەوە کاتێک بۆ کۆنگرە دابنێت، بەڵام نازانم هۆکارەکەی چیبی کە دوایان خستیە. ئەوەش نیگەرانێکی لە ئێمە دروست کردیە کە مەوعدێک دادەنێن و چاوەڕێی کۆبوونەوەی سەرکردایەتینە و کۆبوونەوەکە نابەسرێت، نازانین هۆکارەکەی بۆ چ دەگەڕێتەوە. ئەوەش مەسلەی کۆنگرە ئێمە لە مێژە داوامان کردیە و پێمان خۆشش کە کۆنگرە بکرێتن ئەو دەموچاوی کە ئێستا تێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی نەیارەکانی ئێمە لە دژی یەکێتی لێدوان دەدەن، بەڕاستی ئەوانە ئێمە پێمان باشە
نهێلن بەشداری کۆنگرەکەش بکەن باشە ئەوە لە کۆنگرە بڕیاری لێدرێ بەڵام بەهەرحاڵ من دێمەوە لای بەڕێستان کاکستار ئەگەر جەنابەت کاتی بەرنامەکان کەمەوە ئەگەر پێم بڵێ بۆ خۆت بارودۆخی کوردستان بەگشتی چۆنە بینی و پێ دوایە ڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە چارەنووسی کوردستان و ئەوانە بێگومانی سێزێکی سیاسی نییە کە خلاف و کێش و گرفتی نەبێ بەڵام ڕەنگە جیاوازیەکەی ئەوە بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگای داوە بە ئێمەمانان لە رادیۆکی خۆیەوە ڕخنێ لێ بگرین و ئەمە بە تەسەوەری من ئەمە دەستکەوتێکی گەورەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشەنگی ئەم کارش جەنابی مام جەلال بوو خۆتان ئێستاژە بینن لە چەند لەو گرتە کانی ڤیدیۆیی لە یوتیوبوانە کە بڵاوە بێتەوە یان لە پەیجەکان و لە شوێنەکان جەنابی مام جەلالە بڕۆن لە سەرای ئازادی شوێنە دروستکەن قسە بەم بڵێ ئەمە لە هیچ حیزبێکان ناوەشێتەوە و من دڵنیاشم لەوەی کە بەشێکی زۆری ئێمەمانان کە ڕخناگری لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چاکردنێتی و بە تایبەتی ئێوە کە سەرپەرشتی کۆمیتەیەکەکەن وە ڕەنگە بۆ چوون و معاناتی خەڵکی زۆرترە بیستن تەسەوەرەکەم ئەلەوە لەو ئازادیەوەیە بەڵام لەگەڵەوەش هەمومان هەست بەوەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب وەکو مۆدێلی حیزبایەتی وەکو پرەنسیپەکانی ئازادی و چیوچیوانە چەنە گرنگە بۆ کۆمەلگای کوردستان و پێمان وایە ئەبێ کۆنگرەیەکی نەوعی باش بەستێک کە بتوانێت وەڵام بەمەم خواسانە باتەوە کاک سەرەگە جەنابەت بە کورتی دوایین ڕێی بۆ چوونی خۆت بڵێ سپاس دەکەم بارودۆخی کوردستان هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە حتمما بارودۆخێکی ئابووری قورس بەسەر خەڵکی کوردستان لا گوزارەکە بەداخەوە ماوەی 3 ساڵە هەم بڕینی موچە لە عێراق و هەم نەبوونی کار و کاسبی لە ئەوانە لە عێراق وەزعی اقتصادی وای کردووە کە باری سەرشانی خەڵک زۆر قورس بووە و ئەمە وای کردووە کە خەڵک گلێ و گازندەی هەبێ ڕەخنەی هەبێ و وەک پێویست هاوکار و ئەوانە نەبێ و وەزعی سیاسیش بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە خەڵق لەقوا خەڵق پێی ناخۆشەکە یعنی بەڕاستی ئەو ناوچانێک بە تایبەتی کە لە دەستکورد چوون لە ناوچە داڕاوەکان و ئەوانە بەڵام بەعام ئەوەی من کات لە بەرژەوەندی پێشێتی نیشتیمانی کوردستان و لە بەرژەوەندی کورد نییە زۆر سپاست دەکەم بەڕێزکە ئەنوەر ئەگەر جەنابیشت دوایین قسەی خۆت بکەی سپاست دەکەم وڵات دیارە من داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بەڕاستی بتوانێت لەم کات و ساتەیە کە میلەتەکەمان کەوتۆتە ئەو قەیرانە ئابووری و سیاسی کەتیایەتی بەڕاستی بتوانێت دەوری سەرەکی خۆی بینەوەکو لە ڕابردووە دەوری بینیوە و هیوادارین هەموو حیزبە سیاسیەکانش بە یەکدەنگ و یەکگەڵوێز خۆیان بە خاوەنی ئەم وەزە بزانن کەسیان تاوانبار بنەکە بۆی کە ئەمان هەڵەی کردووە ئەمە بۆتە هۆی ئەوەی مزایدەی سیاسی بەسەر یەکترەوە بکەن و بۆی خۆی سبێنەکە چووە ئینتیخابات و زۆرترین کورسی بێنێ ئەگەر ئێمە میلەتی کورد زەرەرکە هەمومان زەرەرمەندین ئەگەر قازانجیشکەین ئەو کاتە هەمومان قازانجەکەین بۆی داواکارم لە تەواوی لایەنە سیاسیەکان کە بە یەکدەنگ و یەکگەڵوێز بتوانن میلەتی کورد لەم قەیرانە نەهامەتی کە تووشی بۆ ڕزگاری زۆر سپاس دەکەم بەڕێز کاگا دەگە جەنابیشت دوایین بۆ چوونی خۆت ببڕی سپاس دەکەم زۆر سپاس وەڵاجا لەسەر کێشەکانی هەرێمی کوردستان لەسەر قەیرانی سیاسی قەیرانی دارایی کاتێککە قەیرانی دارایی دەستی پێکرد ئەوە بوومانە زانیم بنەماڵی بەرزانی و پارتی دەسەڵاتی ڕەهای هەبوو لە هەرێمی کوردستانەوە هەموو جوگە ئەساسیەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەزەوانە بوو کە بڕیاری دانەوت بفرۆشێ بەسەر بەخۆ ئەو بوو نەیتوانی نەنەوت بفرۆشێ بەسەر بەخۆ بە شێوەی شووا کە بتوانێت ئیدارەی خەڵک بداوە خۆشگوزارانی بۆ خەڵک چاپکە ئەمە کێشەی گەورەی ئیداری لێکەوتەوە لە هەرێمی کوردستانە و خاڵێکی کەشیان ئەوە بوو کە لە دوای هەڵبژاردنەکانەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی هێناوە گۆڕان 24 کورسی هێنا بەشداری لە حکوومەتا کرد و داوای حکوومەتێکی ئارامی 4 ساڵی ئارامی ئەویان کرد بەڵام بەداخەوە نەتوانیان 4 ساڵی ئارامی دروست بکەنەوە نەتوانیشان خۆشگوزەرانی بۆ خەڵک دروست بکەن و یەکەم بەرجیشانەوە بوو کە هەموو ئەو پۆستە گرگانەی کە پێشتر لە دەژێ دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوان وەری بگرن بۆی کە بتوان باشتری بکەن و نەتوانیان باشتری بکەن و نەتوانیشیان بە شێوەیەکی تر چاکی بکەنەوە بەڵام ئەمە لەوە دروست بوو کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردووە نەیتوانی دەنگی تاوە پێویست بێنێ بۆی کە ببێتە حیزبێکی ئەساسی هەرێمی کوردستان و بتوانێت دەسەڵاتی ڕای هەبێ و ئەو ئیتفاقی سیاسی بینی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانیش بەڕاستی کێشەی لە هەرێمی کوردستانە زۆر دروست کرد بۆ هۆی ئەوەی کە زۆربەی وەزارەتەکانی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی زۆر پەشی کەوت و لە کار خران و ئیشان پێ نەکرد. سپاس دەکەم بەڕێز کاک غازی فەیسەڵ ئەگەر جەنابیشت بە کورتی دوایین سەرنج و پەیامی خۆت بگوێنی سپاس دەکەم. زۆر سپاس من سربردم کە حزبەکەی من
لە پرسە نیشتیمانیەکان لە پێشەنگە بە تایبەت ئەو ماوقفە ئاخیرەی لەگەڵ ئەفرین واتە ئێمە لە کۆبانی تا ئەفرین بەردەوام ئێمە لە ڕێزی پێشەوەین و گەشتبینم کە یەکێتی لە هەڵبژاردننی داهاتوو بە تایبەت لە سنووری مووسڵ ئەگەر زیاد نەکەین کەم ناکەین و بە ئامی کوردستانیش بۆ زەمان خراپ نابی بۆ شێوەی کەنیارەکانمان تەسەوەر کرد بۆ یەکێتی ئەبێت تەنها شت ئەوەیە کۆنگرە ببەستێت دڵی جەمارەکەی خۆشکات بگەڕێتەوە یەکێتی. باشە زۆر سپاس بەڕێز کاک مشیرەکە جەنابیش دوایین قسەی خۆت بکەی سپاست دەکەم. والله من دڵنیام یەکێتی هەسەر دەکەوێت و دەبێت تا یەکێتی جاران چونکە یەکێتی ناسراوە حیزبی شەیدان خەڵک زیاتر متمانە و باوەڕی بە یەکێتی هەیە. هیوادارم یەکێتی بڕیارێک بدات بە زووترین کات کۆنگرەی چوارەم ببەستێتن بۆ ئەوەی بتوانین بچنە ناو خەڵکەکەی خۆمان لە کاتی هەڵبژاردن خەڵکەکە متمانەمان پێ بکاتەوە چونکە گلەی و گازێکی زۆرمان لەسەرە. هیوادارم یەکێتی بتوانێت زیبەزی بڕیارەکە بدات و بڕیاری کۆنگرە بداتن. باشە زۆر زۆر سپاست دەکەم. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان بەرنامەیەکی تایبەتم پێشکەشکردن من ئەنوەر حسێنم لە هەوتوی داهاتووشدا لەگەڵتانە بم. بەرنامەکەمان تایبەت و بە بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆخی سیاسی هەرێم لەگەڵ میوانەکانم بەڕێزان کاک ئەنوەر سوورەبانی لە پرسای کۆمیتێ ڕێخستنی ئازادی، بەڕێز کاک ئاوات خەمزەی لە پرسای کۆمیتێ ڕێخستنی شێخ محەدین، بەڕێز ستار مستەفا لە پرسای کۆمیتێ ڕێخستنی ماوەت، بەڕێز گەغازی فەیسەڵ لە پرسای کۆمیتێ ڕێخستنی حەمدانیە لە مووسڵ، بەڕێز کاک مشیر گۆران لە پرسای کۆمیتەی ڕێخستنی کەلەکچی لە سنووری مووسڵ. و زۆر سپاسان دەکەم کە بیسەری ئێمە بوون. لە داهاتووە حتمەن لەگەڵ نزیکبوونەوەی کۆنگرە جارێشکان میوانانە دێنمەوە ستۆدیۆ قسە و باسی زیاترەکەین و هیوادارم ئێوەش سەرکەوتو و سەرفراز بن و کاتیش خۆش بوونێت.